وەڵاهی دەستان خۆش بێ ئێمەی کورد ئەبێ هەموو کاتێک ئامادە بین کاتێک کە ناڕەحەتیەک ناخۆشیەک بەڵایەک بەسەر هەر لە پارچەیەکی ئەم کوردستانە چ ڕۆژهەڵات بێ چ باشوور بێت چ باکوور بێت ئەبێ ئێمە وەکو هونەرمەندان خاوەن هەڵوێستی خۆمان بین چونکە ئەوانە دڕندەن بە ناوی ئیسلامەوە هاتوون ئەسڵەن ئەوانە لە مرۆڤ ناچن لە مرۆڤی سەردەمانێک ئەچن لە ناو جەنگەڵ و دارستان و تازە هات بێت دەدەنەوە هیچ ئاگایەکیان لە دنیای مرۆڤایەتی نییە ئەمەندە بێویژدانن ئەمەنە دڵڕەقن ڕەحم نە بە مناڵەکەن نە بە ژنەکەن خەڵکە کوژن خەڵک سرە بڕن سوکایەتی بە تەرمەکانەکەن لە هیچ یاسا و قانونێکی علمانی و ئاینیدا نەبووە کە تۆ دیل بیگری ڕەمیکەی کە تۆ هەواڵێک شەهید بێت تەرمەکەی فڕێدەیتە خوارەوە ئەمە بەڕاستی ئەمە خێزەوەنترین کارە ئەبێ هەموو کورد هەموو پیاوە ئاینەکانمان هەموو چین و توێژەکانمان هونەرمەندان نووسەران ڕۆژنامە نووسان هەستن بە یەک دەنگ هاوار بکەن بۆ ئەوەی دنیا و هەموو جیهان بلەرزێنین بۆی نەتوانن بە چۆکیان دابێنین و بگەڕێنەوە بە سەرشۆڕی بۆ کاولەی خۆیان.